سڵاوی کامەران حاجۆ ئەمەرتان لێبێت من لە بۆرسەی دراوی هەولێرم کە دەڵێم بۆرسەی دراوی هەولێر واتە شانبەشانی بەغدا هەرچەندە ئێستا بەغدا کاریگەری زۆر لەسەر دۆلاری ئەمریکی و تەواوی دراوەکان هەیە بەڵام لە پاش بەغدا هەولێرە دەمەوێت بزانم پاشەوەی بەهای دۆلار بەرزی و نزمی بەخۆ بینیوە ئەو کاسبکارانێک کە ئێستا دەبینن بە سەدان کاسبکارە هەر یەکێک لەم کاسبکارانە بڕێک پارەی هەیە کە بۆ بژێوی ژیانی مامەڵەی پێوە دەکا بزانم زانزیان چی بووە زەرەریان چی بووە پێم بڵێ لە تۆ دەست پێ دەکەم لەو ماوەی چێ قازانجی کردووە چێ زەرەری کردووانێ زەرەر زۆرتر بۆ یان قازان 180 خەڵک زەرری کردووە کە دەڵێی خەڵک تۆ مەبەستن لە خەڵکی سادە نییە ئەوی لە ماڵێ دانیشتێ مەبەستن لەوەی ئێرە کاسبکارانی بۆرسە نەک کاسبکارە هەموو دوکاندارەکانی دەرەوەش خۆ هەموو کەس شتی بە دۆلار دەکڕی دەفرۆشتەوە ئەمن باسی ئەو بازارە دەکەم خەڵکی ئێرەش ئەلێرە دۆلار فرۆشان کاسبکارانی دۆلار 180 دۆلاریان کردیا باقی مرکزی تەلاعبی بەو خەڵکەی دەکاتن ڕۆژێک 220 میلیۆن تەوزیع کرد خەڵکەکە هادی بۆ وەرەقەتە 156 هزار هاتەوە یعنی ئێستا کاسبکارانی دۆلار بەڵێ لە ڕێی باقی ناوەندەی عێراقەوە یاریان پێ دەکرێت چەند کەسەکە لە باقی مرکزی شریکە لەگەڵیان لە بازاری بەغدا لە ناو دۆلارەکان شریکە لەگەڵیان شریکە دەزانن چەند ڕۆژانە چەند تەوزیع دەکەن ئەگە بزانن چەند تەوزیع دەکەن ئەگە زۆر تەوزیع بکەن دێن وەرەقەی دەفرۆشن ئێستا زەرەرەکان چەندە حیسابی بکەین بە دەفتەرە بە وەرەقەیە بە چەندە ینی هەیە بە دەفتەرە هەیە بە وەرەقە هەیە دەفتەرێکی لەوانێ دە وەرەقەی زەربی هەیە لەوانێ 50 دەفتەری بێ لەوانێ پێشش دەفتەری زەربیتن ئەوە بەڕاستی ئەوەیە بەستا باسیەوەت کردوتە زەرەرم کردووە چیت زەرەر کرد وەڵی لە ماڵەوە گوێم لە ئیعلام گرهی بەغا ئەیگودا ئەبەزێ کەس نەترسێ هاتمە بازار مەبلەغێکم پێ بوو ئەو مەبلەغەی پێم بوو گۆڕیمەوە بالفعل تووشی زەرەر بوو مێساوە دوو دەفتەرم پێ بوو یەکی 5 وەرەقە سێ دەکات 1000 دۆلاری ئەمریکی زەرەر زیاتریش ئێستا بەتەمای چی بکڕیان نەوەڵا تۆ بە زەرەر کردووە یان قازانستۆ حتما زەرەر ماکردە بازار کامل بەهام 190 بازار زەرەری کردی لەبەرەوەی وەختێکی وەرەقەوە 130 زاری بوو گوتم حکومەت تەوزیعات دەکات بەغدا نایی خۆمان کە مەعاشی هەموو فرۆشتمان کە لە پڕۆشەوە قەرار دەرچوو گران بوو بە 54 هەموو کریانەوە زۆر بە زۆری سەخسە بۆ بازار چەکە فراسی نایەن هەوای کاکامەرە معمەلەی هەوای 1 دینار لە گۆڕێن یا دەرێ 50 دەفتەر ئەو دەرێ 100 دەفتەر معمەلەی هەوای ڕاگرە ڕاگرتنی معمەلەی هەوایی زۆرە لێرە شێ لە بەغدایە کاکامەران ئەم شخص خۆم دەچمە ئێرانە دەچمە ناو جەماعەتەی دەتانم 2 میلیۆن دۆلاری لە هێوارێ بکەمە مار برێ دەرم 2 میلیۆن دۆلاری دەفرۆشم دەبی لە بازاڕی ئەو 2 میلیۆن دۆلاری لۆ بکڕمەوە بەرەم پارە دامنا 2 دەفتەرم لە بەرچیا دەبی ئەو 2 دەفتەرێ 2 میلیۆن دۆلاری لۆ کابرای بکڕمەوە دۆلاری بدەمێ ئێرەش 2 میلیۆن دۆلار زۆرە لە ئێواری لۆ بازاڕی وەرەقەی برند دەکات هەموو توش زەرە دەبن دوکاندار هەیە دەفرۆشین یا نازانین بۆ هەموو خەریکی کڕینینە ئێواران دەفرۆشی سبەینان هێوارە دەی بکردەوە باشە تۆ کامەران هەمووی چاوەڕێی ئەو نەتیجەی دەکاتێت یعنی ئەگەر بانقی مرکزی حواڵەی زۆر بداتن بازاڕی مە دەشتێ ئەگەر مەسەلەن دوونێ 6 قسوور میلیۆنیدا 2500 دیناریان هەستان ئەوڕۆ ئەگەر 40 میلیۆنی بدا وەرەقەی بە 6 ئەمەداتان قازانج کردویان زەرەر ئەمە ڕۆژانە دەکڕین دەفرۆشین قازانجت کردویان زەرەرت کرد ئەوڕۆ ئەمن میلیۆنە 600,000 بەدە دەقەی تێکردیا چەند زەرەر کردووەتان وەڵا خوا دەزانین بەزەموو زەرەر تو کەسەکی پسپۆری ڕۆڕەکان زیاتر تێ دەکەون تۆیش دەکەی وەڵا لە 94 لێرەما زەرەرشت کردووە ئارێ وەڵا زەرەرەکە آخر کە ئێستا کە ئەو ڕۆژە 290 میلیۆنیدا هەموو خەرێک فرۆشتی وای زانی زیاتر ئەدی چێ قازانج دەکا و پارە نازدارە عێراقی وەڵا چێ قازانج دەکاوەی کە هەیە لێ دەزانی ماوەیەکی زۆرە پرسیاری هەرە گرنگ ئەوەیە ئەرێ بەڕاست دۆلار نرخەکەی باکەی بەرز دەبێتەوە یان دیناری عێراقی ئەمانەی دەبینن خەڵکی بە ئەزمونن تەماشایان بکەن هەمویان سەریان سپی کردووە لە نێو بازاری دۆلار بەڵام با بزانین یانی ئەوان چی دەڵێن بۆ ئەو بازارە ئەو بازارە بەدەست عێراق نەماوە لەبەر ئەو نەوت عێراق دەفرۆشە بە ئەوڕۆژی نیویۆرک عێراق ئێران ئەمریکا سەر بۆ پارەکە یعنی ئێستا
کەسێک لە ناوە ئێوە دەڵێ دۆلار هەردەستێ یەک دەڵێ دادەبەزێ هەمووی خەیاڵە ئەوە شتێکە بۆ خۆی اقتراح خۆیەتی دا لەبەر عێراق نازانێت چی لێ دەن ناوکو خەڵکیشی بازاڕی ئەو بازار ئەو دۆلاری منە کوێیە لە ئەمریکا دەست خۆی نەما نعم فيضالي امريكيه ئێستا تو پێم بڵێ قازانجت کردووە یان زەرر يا ما عملتش قنزاز دكاي زرر دكاي لە ماوەی ڕابردوو قازانجەکان زۆرترە یان زەرەرەکان يسا قنزاز زورتره قازان زۆرترە دەڵێ قازان زۆرترە ڕاستەکە ئێمە دەفتەرێک مانەکری بۆ 5,000 دەفتەرێک 25,000 فەرقە ئەوە دەڵێ کاکە لە دەست کەس نییە ئەتوش دەڕێ کاکە بە تڕێلە پارە لە بازارەکان کۆ دەکرێتەوە دەچێتە ئێرە کاکە ئەمن دەڵێم عێراق لەبەرەوەی قەرداری ئێرانە غاز و کارەبای وەگرتیە ئەو عێراقەش بە دینار دایتەوە قەردی دایتەوە بە دۆلار ناتانی بداتە ئێران باشە ئەو دینارێ ئێران چ لێ بکە دیناری دەبی بکاتەوە دۆلارەکەی بباتەوە ئێستا ئێران دۆلاری دەبە ئێستا ئێران لەبەرەوەی حەق خۆیتی عێراق قەرداریتی دەبی عێراقش دیناری دایتێ دینارەکەی چ لێکە ئێران دەبی دەکاتەوە دۆلار دەبات ئێستا لە بازاری عێراقی دیناری دەبە بۆ چوونی یان دۆلاری دەبە دۆلاری دەبا لە بەغدا لە جنوب لە هەموو جێگا دۆلار لەسەر ڕۆژی داهاتوو دادەبەزێ یان بەرز دەبێتەوە هەتاکەن چینێ هەفتەیەک دانابەزێ دانابەز تۆ دەڵێ چی بەخۆی داغزیرەکەی وانە لە بری 1000 دیارەتەوەی 1000 ینی هەر وەکو ئێستا دەبێت هەرێوەڵە 1500 هاتوو دەڵێ چی والله كم يدعي بس بو درجنا 1500 حتى 2000 او ده هو خو لا دابزينه بله بله كم يدعي بس بله باشا هاتوو دەڵێ چی یەک دقیقە فەرموو دۆلار بەرز بێت دەبێتەوە یان دادەبەزێت دۆلار بەڕێی من بەرز دەبێتەوە ئەگەر باق کەم تۆش دەکە ئەوە دەکەێتەوە سەر باق من چاوەڕێ ئەوە دەکەی دۆلار بەرز بێتەوە بەڵێ بەتاکیت ئاسی پێم برێت دۆلار لە چەند ڕۆژی داهاتوو دادەبەزی یان بەرز دەبتەوە دولار من نازل بغداد بەرز دەبتەوە یان دادەبەزی تەوەقعت دولار ده برز بتو بەرز ببتەوە لە نێو هەرێمی کوردستان یەکێک لە خۆراکە هەرە سەرچیەکان کە خەڵکی ئێمە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دەوروبەر زیاتر بەکاری دێنێ دەیخوا لە جەمەکانی خۆراکدای دەنێ خواردنی گۆشتە گۆشتش کە بەرز دەبێت نرخی تا ڕادەیەکی زۆر گلەی دروست دەبێت زۆر جار دەبینی هەندێک خۆراکی تر نرخەکانیان بەرەوسەرێ دەڕوا خەڵک گلەی ناکە بەڵام کە دێتە سەر مەسەلەی گۆشت زۆر جار تەلەفۆنم بۆ دەکرێت دەڵێ کاکە وەرە بگە مەیدانی ئاژەڵات ئەو گۆشتە بۆ چێوەندا گرانە بزانین لەسەر نرخی دۆلار و کاریگەری خاتون زەحمەت نەبێت تۆهاتی گۆشتی بکڕی بەڵێ زۆر باشە گران بووە هەرزان بووە پێم وابی کەمە گرانتر بووە لە جاران لەبەرەوەی بابەتی دۆلار و ئەو بابەتانەیە هەرچەندە من زۆر زانیاریم نییە لەسەری کابانی ماڵنی تۆ کابانی ماڵم بە زۆر شت ناکڕم کەسێکی کە هەیە لە ماڵی زیاتر ئەو شتەکانم لە بۆ کڕێ من زۆر شت زۆر باشە حتمما دۆلار کاریگەری هەبووە لەسەر هەموو خەڵک بەتەکیید بۆ دۆلار دۆلار بە تەکیدی کاریگەری لەسەر هەر هەمومان هەبووە بەڵام بەڕای من واز لە دینار بێنین ئیدی ژیانمان هەمووی بووە بە دۆلار هەر شتە کە دەستی لێ ئەدەی لە 1 دۆلار و دەست پێکات تاوەکو هەزاران دۆلار بەڕای من هەموو پارەکان بکرێت بە دۆلار ینی کەوایە تۆ پێشنیاز دەکەی پێشنیاز دەکەم کە پارەکان بکرێت بە دۆلار کە دینار هەر بەکار ناینی بەڕای من وام پێ باشترە زەرەرەکە وەکو بڵێ یەک جارە و کە بوو بە دۆلار بەیەک جاری و یەکسەرە بیت بە دۆلار دۆلاری بکە دیناری بکە دۆلار بەرز بوو نزم بوو زۆر ناخۆشە بەڕای من سەبارەت بە گۆشت دۆلار کاریگەری هەبوو بەێ چۆن کە دۆلار سعری بەسەکەت ئەیوانش وەختی گران دەبێت سعری گران دەبێت ئێستا ئەو ڕۆکە بەرق بەزدەقەپان چلو گەشتە ئەفت نیش ئەو ڕۆ گران بوو بەێ گرانت کرا تو ئەوڕۆ من ئاوش بە سعری خۆی ئەی زەرەر نییە بەێوە زەرەر بەس دەکە ئیشەکە ئەوەیە دا سلااوت نێبێ شتت کڕە ئەوە چ کردیەوە وەڵەوە زەیتونە و گۆشتە و ئەشیای پێویستی ناڕەکان چی بەسەر هاتیە وەڵە سەرەکان بەسەری بەهانیە نازۆر گران نەبوو گران نەبوو هیچ گران بۆ یان گران نەبوو وڵا گران نەبوو ئەوانە وەک خۆی وەک جاران ئەو نەفسی سەرە نفسی سارە بەس دەڵێن زۆر گران بۆ شتەکان هەیە لە بازەجەیە زۆر گران بۆ ئەشیا گران بۆ ئستقلالەکە عالم باشە شتێک زۆر گرینگە گران نەبی بەلای تو وڵای خۆی گۆشتەکەی زۆر گۆشتە زەیتە ئەساسەکەی برنجە ئەوانانێ ئەدی باشەوەی باە چۆنە و باە بەشت ناکە کوڕە باشمانەکە بەس ئەکە برنجەکە ئەخورێ
برنج گران بوو یان گران نەبووە؟ برنج وڵا گران بووە. گران بووە. برنج گران بووە. هاتووی شت بکڕی. بەڵێ. چ دەکڕی؟ نرخەکان چۆن دەبینی؟ وڵا زیاتر لەمە شتی مندارە زیاتر دەکەن گرانە هەمووی. گرانە. گران بووە یان گرانە؟ گران بووە. دۆلار تەسیری کردووە؟ چەند تەسیری کردووە بەراو لەگەڵ؟ وڵا یعنی دۆلار 110 زیادی کرا و 125 زیاد سەری. بازرگان؟ ئەشیا ئێرە من نازانم بازرگان. مەبەستم یعنی بازرگان یعنی ئەگەر 110 دۆلار بەهاکەی 125 زیاد سەری. استقلال دەکەن بازرگان. تقریبا ئێستا کە بە 5 زاری بوو بە هەفتی نییە. بەنایەت چەند دۆلار خۆندا هەرستان ستایە. بازرگان 2500 زیاد ئەتۆ موچە خۆری یان کەسابەتی خۆت ناڵە کاسبی دەکەن. کاسبی دەکەیت. ئێستا تۆ هەموو شتێکت پێ ناکڕەوەکو پێشوو. ئامن بەرزبەت خۆم چینە پێ بکرد بەس فەقیر پێی ناکرد. وەکو ئەوانەی کاسب کارن باسی لێوە دەکەن دەڵێ زۆربەی بەرهەمە خۆراکیەکان گران بووە بەڵام ئەوەی لەو ماوەیە زیاتر لە حەدی خۆی گران بوو بێت هێلکەیە. هێلکە لە نێو هەرێمی کوردستان حتمما لە وەرزی زستان هێلکە گران دەبێت بەڵام ئێستا بەپێی ئەو زانیاریانی کە دەستم کەوتووە و هەندێک کاسب کار گلەیی دەکا پەیوەندیمان پێوە دەکات دەڵێ کاکە هێلکە گران بووە. هێلکە گران بووە. بێگومان گران بووە. چۆن گران؟ ئەمە کارتۆنیمان بە 57 زایی دەکرێت. ئێستا ئەگە مەقارنەی 15 ڕۆژ پێش ئێستای بکەین هێلکە زۆر بەسەرکەوتوی ئێستا کارتۆنی بۆتە 63 هزار 5,000 هاتە سەر زیاتریشی هاتۆتە سەری. ئەگە 5,000 بێ واتە زۆر گران نییە. 74,000 ئێستاک لە 74,000 نەر ئەمە بە خۆمان کە قایمە دێتە کنەمە یعنی ئەو برادەرێ 63 بەو شێوەی نیە گرانترە. زیاترە زۆر زیاترە. ئەمە بە خۆم عادی ئیسلام کە ماوەدی وەردەگرم تەماشا دەکەن سعرەکان دێتە پێشمان لە ئەوەی 58 زۆر گران بوو. ئێستا کابراگە بێت و هەفتەی تەبقە چی با ئێستا و تەبقەی ناباتن بە عەدەد دەبا کابرا دەرێت 4 عەدەد 6 عەدەد ئەمەش ناچارین کە پێشە بە تەبقە دەڕۆ ئێستا بە عەدەد بەڕێکن لە بۆی موادەکەمان ئێکسپایر نەبێ بە خۆی تاریخی هێلکەی 20 ڕۆژە تا 21 ڕۆژە. بێزگە لە شتکەش ئێستا ڕێنمووی شتکەمان هەیە شەریکە هاتووە هەر بەو دەما عقدی هێناوە دەری ئەشاما گران بووە کە تو ئەشار گران بووە هەر ئێستا بە بەڵگا بە هەموو شتێک ئازرا نامانێ ناوی شەریکاتەکان بێنین بەس کە تو عقدی نادەری ئەشیا گران بووە خۆی ئەوەی گۆتی گۆلاگران برنجە ماستە پەنیرە قشتەیە کەچەبە مەیانوز هەم شتەکان شتی سەرچیە کە ئەتو عقدی هینایەتێکنە تو دەری ئەشیاکە گران بووە. ئەتوش ناچار ئەشیاکە گرانکەی ئەگەر 6 گرانگی بازار نامێنی خەرک لێ ڕازی نابێتن دەری ئەشیاکە گران بووە هەمووش هۆی دۆلار. سەبارەت بە کۆمپانیاکان گوتت گرفتێکمان هەیە لەوەی پێشتر ئێمە مەوادمان دایتە سوپەرمارکێتەکان دۆلار بە 148,000 بووە ئێستا کە 160,000 بۆتە کێشە چۆنە کێشە؟ کاکامەران ئەمە گەورەترین گرفتی مەوکو نوێنەری کۆمپانیاکانەوەیەکە ئەمە پێشتر یان تەخیم پێ 2 مانگان ئەمە بە 48 ماوادمان دایتە کۆمپانیا ئەوە مارکێتەکان. ئێستاش کە ئەمە داوای پارە دەکەینەوە چکە حتمما ئەمە بۆ کۆمپانیاکە پێویستمەوە پارەیە پارەی سەعبکەین لە کۆمپانیای ئەمەش ماوادی دێنەوە ئێستا دۆلار بیت 160 بۆ ئەمڕۆ 160 باشە ئەمە کە داوای پارەی لە مارکێتەکان دەکەین مارکێت دەرێن بە 48 وەگرتی بە 48 فرۆشتی چم ئێستا کە بە 160 بدەمە تو ئەم زەرمە لە سەرەتادا ئێوە بە دۆلار خۆراکتان فرۆشتووە ماوەتان فرۆشتووە یان بە دینار بە دۆلار کەوای دەبێت دۆلار بە دۆلار ژۆگینەوە ئێستا وان دەڵێ نادەی ئەوان هەندێکیان دەدەن دەی بین نەخواری لۆمان ئەوزە کۆمپانیا ئێمەش یان بۆ منە چەند هەزارێک دیتە خوارێ بەس کۆمپانیاش ناتوانێ ئەوەن دەبێتە خوارێ بەرەوەی زەرە دەکات بۆتە کێشە بۆتە کێشە لۆمە پارە ناگەرە توش کۆمپانیا مارکێت پارەی ناداتن ئێستا کۆمپانیەکان زەرەریانە لەم دۆخە طبعا زەرەرە طبعا زەرەرەکە زۆریان کەمە زەرەکە نزبیە یعنی تو عتمانە تو چەند دلار بەسەرکەی زەرەکە زیاتر دەبێت یعنی ترسیشتان هەیە دۆلار بەرز بێت طبعا تو کە ماوە دێنی دەدەرەوە هات بە دۆلار دێنیەوە دو بە چەند دەدەی و مارکێتان بە چەند دەفرۆشی ئێستا بە چەند دەدەن بە 160 دەدەن مەواد بۆ سوپەرمارکێتەکانیان کەمتر کەم حاڵەکەن 2000 تاین کەمتر بدەین بە زانتان ئەمە زیاتر کەمتر بدەین بە نرخی ئەوڕۆیە بە نرخی ئەوڕۆیە سیاست هاتە گۆڕی طبعا باشە تۆ دەڵی چی لە بابەت وەڵاهی ئەوەی ئەمن باسەکەم گرانی بابەتەکانە مەسەر لە ناو ڕەفی مارکێتەکان تاکید هەمووی گران بووە ئێستا ئەو ڕۆژەم لە مارکێتێک بووم تەماشا دەکەم کارمەندەکان هەرێک و ڕەفی خۆی هەموو نرخەکان دەگۆڕێ ئەمش پرسم هۆکارەکەی چیە گوتی گرانبوونی دۆلارەکە لە عینە کاتی کە ئەمن مواد لە مارکێت دەنێرم معالێم بە دۆلارە بەس موادەکانم بە هەرزاتە ناردیە مەسەلانێ کارتۆنی لە هەفتێک مەسەر کارتۆنی دۆلارێک دۆلار نیۆک لە هەر بابەتێک هاتوتە خوارێ عنی موادەکانمان هەرزان بووە بەزای کات دۆلارەکە کە گران بووە
شتەکەی زیاتر تێک چی قازانج کردووە لەمە بەخدای ئەوەی تەماشاەکەم کەس قازان ناکە لە وەزای کەس چکە مەسەلا ئەمە معاملەمان بە دۆلارە کە موادش لە دەرێ بە دۆلار دێنەوە ئەوە نییە مەسەلا پێم بڵێن کاکە پێم بڵێن والله دۆلار دادە بەزێ دەرێن زەرەرە دۆلار بەرز دەبتەوە هەر سەرەر مەسەلە چییە ئەمە ئەخە دۆلار دادە بەسی هەردەستی نازم عیلاقی لەمە چکە معاملەم بە دۆلار لە کابرای ئەشان بە دۆلار دایتێت تۆ دەڵێ بە دۆلار هەر لە موادەکەش لە دەرێ بە دۆلار دێتەوە هەر کاتە گۆڕانکاری لە نرخ بێت تەسیر لە بازار شەگرانی کەس زەرەری کردو بڵێ زۆر کەس تووشی خەسارەتمەند بووە زەرەری کردووە زۆربەی ئێستا کە نمونەمانی واقع لە خاوەن کوشتارگەکان کەوا زەرەریان کردووە بۆ نمونە بە 300 دلار ئاژەڵ لە ڕۆمانیا و لەو دەوڵەتانە کاوردە دەکرا بە 360,000 ڕادەوەستا 300 دلار کە لە 2020 ئێستا لە ئێستاکەدا نزیکی 480,000 ڕادەوەستیتن زۆربەی وڵاتەکان بۆ نمونە کە هەڵاوسانە گیان هەر شتێک ڕوو بداتن لە دراوەکەی پێشەچی ئاگاداری وڵاتەکەی دەکاتەوە کە 120 دراوەکەی بزەبت خۆی ئامادە مکاتن و 120 دراوەکەی هەڵدەکشێتن ئەوانیش هەمووی یعنی بێچێشە خۆی ئامادە دەکاتن و بۆی هیچ گیرروگرفتە ڕوونەدا لە بینی کۆمپانیا کارگەکان مارکێتەکان خەسارە و زەرەرەکە کەم بێتەوە بەڵام لەبەروەی لێکوانە هیچ بەرنامە جوانیەکەوە پێشەچی ئاگدار بکرێتەوە کە دراوەکە هەڵداوسێتن ئەو دادەبەزێتن یاخود هەڵدەستێتن وێوەش زۆربەی کەس تووشی خەسارمەند و زەرمەندی دەبێت. سەبارەت بە خەڵکی خۆمان کە زۆر جار زەوی دەکڕێ یان خانی دەکڕێ دەفرۆشێ بزانین ئەوانەی کە کاسبکارن لە کەرتی عقارات بۆ ئەو بازار و بۆ ئەو دۆخەتشی دەڵێن بازارتان چۆنە بازارمان خراپە زۆر خراپە بەێ لە کەیەکەوە خراپ بووە بەخواان لە ئەو دۆلار هەردەستی دشکە بازارمان خراپە زەوی یان خانوو زەوی هەردوو لە فەرق ناکە هەردوو لە بەێ باشە بۆ مامەڵە بە دۆلار دەکەن ئێوە بۆ مامەڵە بە دۆلار نەکرێتە ئێستا نەکرێت هەمووی بە دۆلار کرێت لە بیدایەتەوە تا ئێستا هەموو خەڵکە بە دۆلار باشترە دۆلار باشترە سوکترەوە هەر جیرانەکەی خۆشترە و ژمارنەکەی خۆشترە ئیسراحەتی زیاترە باشە کەس لەگەڵ ئەو کاتێک کە دۆلار دادەبەزی دەرێن بازار نەما ئەو کاتێک کە دۆلار بەرز دەبتەوە دەرێن بازار مستەقیلبی ینی کار لەسەر ئەو 140 140 ینی کەبرا ینی شەکان ئەکران کەسەیە زەرەری کردو هەمووی زەرەری کرد نییە کەس قازانج کرد کەس نییە نییە کەس نییە قازانجی بەس ئەو نوع نییە زۆرینە زەرەری قازانج کرد بە 50 دەژمێر درێ باشە بۆ قازانج دەکەوی قازانج ئەوەی زەرەر دەکە بۆ زەرەری کردەوەی قازانج دەکە بۆ قازانج قازانجی کردم سان عردەکی هەرزانتر دەفرۆشی شتەشکە هەرزانتر لە جێوی دەکردەوە لە بۆی قازانجە هاگە ناوازانج نییە بە پەلە دەبێ بکڕ عادی مثالەوە ڕۆژانە سەر هەموو شکایە ئەرۆڵا هەموو شکا فەرقی کرێ نمونەم دێ نمونەم بدێ ئێستا بۆ نمونە بەر لەوەی ئاردێک لە شوێنێک بە چەندی بوو ئێستا بە چەندە والله ئێستا لە بوومە هەشتی عسارۆکێ سێبەردانێوانە هەمووی هەشتی حەسارۆکان پێشتر بە چەند بوو ئێستا بەخوا پێشتر بە 4 ئێستا بە 4 دەیکڕی بە 4 15 دەیکڕی سەری شکایە وڵا زۆریش مشتریش نییە هەموو هۆکارەکە دۆلارە هۆکارەکەی دۆلارە بەرژەوەنی و ئێوە لە گەڵ دابەزی نەیان هەستانە بۆخوا بەرزین بە خەرق لەگەر دابەزین بی دابەزی هەموو ڕێیەکانی دابەزین هەردمان کردێت لە کەرتی گرجۆتیاری بە 3 دەفتەر و 85 زۆرەکەی ئەلعەمەدی دەفتەر و 85 زۆرەقیە یەک دەفتەر دۆلار لە ماوەی چەندی ئەو ساڕی یعنی ئێمە دەتوانین بڵێن کەرتی عقارات کڕین و فرۆشتی زەوی خوان و زەرەرە ئێستا ڕاشوەستە ئێوەی دەڵێن ئەگەر خزمەت گوزاری بکرێ زەرەرەکە کەمتر دەبێت جۆڵی بازار خۆشتر دەبی خەڵک ئیش دەگەیتەوە ئەو خەڵکە هەموو فەقیر و فەقارە مەری هەمووی ئەوەیە یانی زەنگین نییە وەنەو شەو شت ناژووە هەمووی هەداژوە بەس هەمووی کەس کاسبکاری هاتێرە چەند ڕۆژات و گوتت بێکار بەڵام لە دوو هەفتەی دێ مێرە بێیشم بێیشی ئێستا چەندە نرخی ڕۆژانەی کرێکار چەندە 25 ئەو دەورەیە دۆلار تەسیری لە ژیانتی کردیە هەر زۆریش هەموو شتی گران بووە کارتان زیاد بوو یان کەمی کردیە هەر زۆر کەمی کردووە
زۆربەی ڕۆژانە چەند کرێکە لەسەر ئەو شەقامە دەوەستی والله زۆر تقریبا سی پێنج چل کەس لێرە ڕۆژانەیە لەو چل کەسەی چەند کەسیشی دەست دەکەوێت والله کەس دەست ناکە هیچ یاری نەماوە هیچ لەبەر چه ئیش نییە وڵە ئیشەکە بەخۆی ئەمەلەکە زۆرە ئەمەلە زۆرە دوایش بڵێن خەلکانێک هەیە خەلکانێک هەیە بەڕاستی یعنی دەوڵەمەندە فەقیریش نییە دێن ڕادەوسن دەوڵەمەندە هەیە دێ لێرە ڕادەوەستی لۆ چ ڕادەوەست نمونەمان زۆر ئەو برادران هەموو شادی کابرای خانی فرۆزی بە 23 دەفتەر دێت هێرە چاوەڕێی لە فەدەکات بە 23 دەفتەر ئارێ وەڵڵا خانی شەیە خانێکی کریش داوە هەیە زۆر لێرەش کابرای ئاخر مودێل یانە ڕادەوەسن ئەوەش تەسیری کردووە دەبا هەموو خەڵک دەرێ ناوانەی لێرە کرێت قانونێک هەبوایە عملەی فەقیر هەویەی پێدا بە کە عملەش ئیش دەکرد بە هەویە ئیش دەکرد یعنی خەڵکی دەوڵەمەند ڕستقیە چاوی لە ڕستقیەوەشە هەر خاوەن کارێک ئەگەر ئیشێ بوو بێتە لای ئەوەیەوەیشی بۆ دەکەن چۆنیش ناکەن ئێمە لێرە چین ڕۆژانەتان چەندە وەڵڵی هەیە مەسەڵەن 25 هەر کەس بە وجدانی خۆی وەستای تێدایە لێرە وەستای نەمبینەوە بەس کرێکات بەس کرێکات کاریگەری بەهای دۆلار بەرزبوونەوەی لەسەر بازار بمانەوێ و نەمانەوێ لە نێو هەرێمی کوردستان لە پارێزگاکان کاریگەری دەبێت بەشێک لە بازرگانەکان هەوڵ دەدەن ئیستیغلالی ئەو بازارە بکەن لەگەڵ قایمقامی ناوەندی قەزای هەولێر بەڕێز نەبەس لەگەڵمە کاک نەبەس چ گۆڕانکاریەک دروست بووە بەهای دۆلار بازرگان هەبوو ئیستیغلالی کردبێ کی دەو بارودۆخەی کە دروست بووە لە هەموو عێراق نەک تەنها لە هەولێر کاریگەری خۆی هەبووە لەسەر نرخی کالا و شتومەکەکان ئێمە لەگەڵ سەرهەڵدانی و بارودۆخەیە خودت بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار لیژنەکانمان ڕاست پارت کەوا کارەکانیان دەرچوونەکانیان بە دوواداچوونەکانیان چڕتر بکەنەوە زیاتر بکەن ئیزراعات کراوە بەڕاستی بەرامبەرەکان چۆن بووە لە سوپەرمارکێت بووە لە شوێنی سەرپێچی هەبووە لە ڕێستۆرانت بووە بۆ نمونە ڕێستۆرانت هەبووە کەوا بە هیچ شێوەیەک دیناری عێراقی وەرنەگرتووە تەنها داوای کردووە کە بە دۆلار پارەکەی بدرێتێ ئەوەمان بە سەرپێچی داناوە بە قۆرخ کاریمان داناوە ئیزراعاتمان لەگەڵ لەبەر بەکارهێنانی دۆلار وەک دراوی ئەکید نرخی ئەو جەمە خواردنەی کە دەیفرۆشی کە پێشکەشی دەکە بەرزتر دەبیتن لەسەر هاوڵاتی کە کردی کێ دۆلار پێشتر بە دینار مەبلەغە بووە بەڵام کە مینیۆیەکەی گۆڕێ و نرخەکەی گۆڕێ ئەکید نرخەکەی بەرزتر دەبێت بەڵام بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە هەندێک لە بەرهەمەکانی خۆراک نرخی یەکجار زیادی کردووە بۆ نمونە هێلکە بۆ ئەمە چی دەڵێت هێلکە ئێمە لە ناوەندی وەرزی زستانین خواستی هاوڵاتی زۆر زیادی کردێ لەو کاتە هەروەها ئەکید گرانی نرخی سوتەمەنیش تەسیری هەبووە لەبەر ئەوەی پرۆژەکان احتیمالە وەکو پێویست یاخود ئەو توانایی کە هەیەە بەکاریان نهێنەوە لۆ بەرهەمهێنانی هێلکە مەستا و پرۆژانەی لە هەولێر هەیە بەشی هەموو کوردستان دەکاتن ئەگەر بە هەموو توانایەکی ئیش بکاتن بەڵام لەبەر ئەو هۆیانە کە لە هەمووی گرنگتر کە نرخی سوتەمەنی و نرخی ئالی کۆشتانە ئەکید بە هەموو توانای خۆی کار ناکاتن خواستیش لەسەری زیاد بووە تەکیدمان لە بازگەکانیش کردەوە چ بە بەزارەکی چ بە نووسراوی فەرمی کەوا ڕێگە نەدەن بەبێ ڕەزامەندی ئەو لیژنەی هەیە لە پارێزگا لیژنەی پێکاتوە هەج بڕە هێلکەیەک بڕوە لۆ شار و شارۆچکەکانی تری عێراق لۆ کوردستان بە پێی پێویست دابەش کراوە لە ڕێگای ئەو لیژنە بەشی دۆر بەشی هەڵەبجا بەشی سلێمانی هەمووی دەڕواتن لەبەرەوەی پرۆژەکە لە هەولێرە پرۆژەی هەموو کوردستانە تەنهایی هەولێر نییە بەڵام لۆ ناوچەکانی تری دەرەوە ئەکید دەبی بە پێی ڕێو شوێنێکی تایبەت بیتن ڕەچاوی بەرژەوەندی هاوڵاتی بکرێ هەرچۆن ڕەچاوی بەرژەوەندی خاوەنی پرۆژەکە دەکرێتن زەکردنی دۆلار بۆ دەرەوە هەیە یان حالەت هەبووە نەبووە لە هەولێر ئەمە هیچ کێشەیەکمان نەبووە لەو جۆرە کێشانە نووسنگەکانی کە کار دەکەن ئەکید بە پێی لەژێر چاودێری دەستگا ئەمنیەکان بە تایبەت ئاسایش هەروەها لایەنەکانی حکومی دارایی فەرمانگەکانی سەر بە وەزارەتی دارایی ئەو ڕێنمایانە کە دەردەچی لەژێر ئەو ڕێنمایانە و لەژێر سەرپەرشتی ئەو هەموو لایەنانە کار دەکەن بەڵام ئەوەی دەمەوێت بیڵێمەمە لە هەولێر کێشێکی ئەوتۆمان نەبووەکەوە شایانی باسکردنی. لەم بە دوواداچوونە بۆمان دەردەکەوێت
کە بەهای دۆلاری ئەمریکی کاریگەریەکی زۆری لەسەر ئابووری عێراق و کوردستان هەیە. هەر کاتێک ئەمریکا بخوازێ دەتوانێت دۆخی ئابووری شەلەل بکات وەک ئەوەی ئێستا دەیبینن و زیانێکی زۆر بە گیرفانی هاوڵاتیانی عێراقی بگەینێت. تاکە ئومێدی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقەوەیە بەهای دۆلار سەقامگیر بێ و بگەڕێتەوە نرخی پێشووی خۆی. بە پێچەوانەوە وەک ئەوەی ئێستا بینیتان بەشی زۆر لە هاوڵاتیان زەرمەند و نرخی کاڵاکانیش بەرز دەبێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە کامەران بێت.